بەرزبوونەوەی دەنگی ئەڵڵاو ئەکبەر لە مزگەوتەکان و گەرم و گوڕی و زیندووکردنەوەی سونەتی نوێژی جەژن و تەوقە و دەزلەملان و گەردەن ئازادی لە یەکتر بووە دەستپێکی یەکەم ڕۆژی جەژنی قوربان. بەشێک لە هاوڵاتیان لە مزگەوتەکان وەکو نەریتێکی جوان ڕیز دەبەستن تاوەکو لەگەڵ نوێژ خوێنان جەژنە پیرۆزە لەگەڵ یەکتر بکەن. ومێد دەخوازن ئەم جەژنە ببێتە مای دڵخۆشی و خۆشگوزەرانی بۆ هەمووان. زۆر پێ خۆشحاڵم کەوا ئەم موسڵمانانە هەمووی مسافەحە لەگەڵ یەکتریەکەن و گردنی یەکتر ئازاکەن و ئێمە زۆر پێ خۆشحاڵین و ئینشەڵڵا داواکارم لە هەموو موسڵمانان لەسەر ئەم بەرنامەیە بەردەوام بێت و لەسەر ئەم ڕێگایە پیرۆزە بەردەوام بێت. ئەمە کە ئەسمەوە مارێنانی خۆین ئەوجا پێدادەین مار بەمار بەس ناچین دانیشین و یعنی عالەمی زعاسکەین پێدادەین لە هەمووی بە سەلوات لەدا حەزەتی محەممەد مستەفا پێدادەین لێژنان لە گەورە کچەکانێکی سەغیر و کەبیرەکان هەمویان بەڕاستی جێژنێکی گەورەیە دلی ئینسانی زۆر خۆشەکە بەڕاستی درم زۆر خۆشە جێژنێکی زۆر گەورەیە ئەمە داوا لە مسلمانانەکەم کە یارمەتیەتی هاژیر و فەقیران بدەن. دواتر هاوڵاتیان و پیاوانی گەڕک لە کەشێکی گەرمی ئەم هاوینە بە گەرموگوڕیەوە لە کۆڵانەکان جەژنە پیرۆزە لە یەکتر دەکەن لە ڕێگەی بەسەرکردنەوەی دراوسێ و هاوڕێکانیان وەکو نەریتێکی جوانی جەژن شیرینی و چوکلێت دەبەخشنەوە. پیرۆزبای جەژن لە هەموو مسلمانانی جیهان دەکەم و لە گەڕەکە خۆشەویستەکەمان گەڕێکی گوڵان ئەمە وەکو نەریتێکی ساڵانە بەیانیان نانی جەژن دەخۆین لە مارێش چێشت و خواردنی جەژن حاضر دەکەین کەنانمان خوارد لەگەڵ زیرانەکان دەست بە جەژنە پیرۆزەی دەکەین بە دەرگەکان دادەین بە تایبەتی ئەوانەی بڵێن خوانەکان نەساغن یا ئەوانەی حاززیان هەیە لەگەڵێک پێچان دەینینەوە. یەکێکە لە هەرە پیرۆزیەکانی ئیسلام یەک لە مەحەتەکانی شەکەوە مسلمانان بتوانن ئەوانەی مەسەلەن لێگەی عاجز بووین و مەسەلەن دڵگرانێک هەبووە لە زاروێ لە سەرشتێکی زۆر بەسیتیشە لۆی بتوانن گردنێک ئازا بکەن. قوربانی دروستە بە شەو بیکەی بە ڕۆژ بیکەی بەیانی بی ئێوارەبی نیوەڕۆبی ئەو چوار ڕۆژانی جەژن لە هەموو کاتێکی دروستە قوربانی لە پێناوخوای ڕەب العالەمین ئەنجام بدەن. لەگەڵ ئەنجامدانی نوێژی جەژن و گردن ئازادی لێکتر و بەهێزکردن و زیندووکردنەوەی سیلەی ڕەحم یەکێک لە سیما گرنگ و گەورەکانی ئەم جەژنە سونەتی قوربانیکردنە کە لە پێناوخوای گەورە خوا پێدراوان و ئەوانەی توانای داراییان باشە قوربانی بە ئاژەڵان دەکەن و لە چوار ڕۆژەکەی جەژنی قوربان بەسەر دەوروبەر و کەسانی نەدار و دەستکورددا دابەش دەکەن. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.